جواب کەس دانەبەزێ ئەچم بۆ لۆکیشنەگەڕێن باشە بەکر تۆ بۆ دابەزی کاکە من ڕسمەکان نەگرم عوسمان گیان کورە بابەوە مسەورە تۆ چوزایی لە سەسوێر کۆرە عوسمان چۆنی زان بەسەری و عوسمانە ساڵی هەفتاکان کامێرە پێ بوو هەفتامەفتە ناخوا یەک کەس دانەبەزێ ئەو خوایە عوسمانە زانشی کامێرەکە و ساڵە هین بوو ئێسدی بوو ئێسدی بڵێ ئەچم بۆ لۆکیشنەگەڕێم ئەگەر لە وەسەکە بێت بڕۆ جۆ بگرن یەک کەس دانەبەزێ ئەچم یارمەتیشی باوکمێم لەو شتیش پێویست بێ دانەبەزنە باشە جعفر ئەوە تام لێرە کۆرە ئەڵێم سێوەخان لەکوێ بۆ سێوەخانە بۆ چییە؟ لا حەولە وەلا قووەتە چیە دەماسە دەرەگەی؟ بە دەماچی چی منی نۆک مەکەم ژیان هەلەرزێ سێوەخان لەوێ؟ بەڵێ ئەمە پێ خۆشە سێوەخان ئەوە تا لای مەزبەحەکەی لە خوارەوە لای خواری حەدیقەکە لەوێ؟ بەڵێ زۆر باشە ئەزانین چۆن 10,000 بۆ تۆ زۆرە ئەگەر وردەم پێ بوو دوای 1000 تێمێ لەو زەمیرە خۆ هیچی نەدا پێم داردم تاو سیروان لە ناوڵم ئەی هاواری وێژکە بێ خۆ چی کاکە؟ سلام علیکم عەلەیکە سەلام ئەڵەم وڵای ئەوەی ڕاستی بە تۆڕەمە بە ئەوە دالیلی شوێ دالی چی؟ دالی بۆ چیوە؟ دە تۆ لە دالی لە شوێ نازانم لە چی بزانم لە چی تۆ جۆ بێ بە قوربان بەس پێم لە شوێنەکەی بە قوربانی و تۆ ئەوە تا لە ناو باخەکەیە لێناو باخرە لا قادرمەکە ئەیدە زۆر باشە ئەلێرەوە بڕۆ ئاوە وەرەوانێ باشە؟ باشە داوای لە بوردنەکەم ڕۆ دازارە بێژنا مایتێ ئیشم پێو نەما تڕحێو ماشەڵڵا لێبێت ماشەڵڵا نەکەوی سێوەخان ئەوە چییە؟ ئەوە چییە ئەو ناوە خۆشە؟ ڕۆژ نییە 2 کیلۆ سێو نەخۆم لە خۆشی تۆ ئەرەڵا زۆر خۆشحاڵ بووم ئەمەنم بیرە کردی بۆیە حەزیشم کرد بێم ئەی تۆ کاسمان بۆ کلیپ نهاتوون؟ کورە کلیپی چی تەڕەماشی چی کابرایەکی بێعەقڵت کۆڵێ پاریاڵێک کلیپم بۆ بکەن ئەمری باپیرە گەورەمی هەیە وەڵا لە ئیفلام کۆرتێنی مشکەکاتێکە ژنێنێ یعنی لەبەر من هاتی ئەی زۆر بەخۆ ئەم شەو یەک شعرم بۆ نووسیوی بیخوێنەرەوە ئەو کورسیە بووە کا بە ئەو والله حەزم لە شعرە دەبوو بڵێ ئەی تو نووسیومە تۆوتم بابیر نەچێ ئەچووکە تۆ زێک زافیرم زعیف بووە ئێستا وی چاویشی کزە نانە کەس نییە بۆ نزیک ئەمە هەر لە چاوەکەم ئەجینایە سەر چاوم 6 لەسەر 6 بەس چ شعرێ سێوەخە بەس گوێ بگرە ئەگەر دنیا هەمووی ببێ بەڕێگرم هەر دەتهێنم ئەگەر لافا و زریان هەڵسێ هەر دەتهێنم ئەگەر چوار دەورم بە چەقۆ و تفەنگ تەنرابێ من هەر ئەو هێنم گەر لێم حرامکە نان و ئاوێ هەر دەوهێنم جا ئەمە لە شوێنێکی ئەمەنە حەساس بۆم هات ئەخر دەبا نەیڵێم لە کێوە؟ ئەلحەقی لە WC بەخوا لە خۆت لە خۆشی تۆ ڕۆژ نیە 2 کیلۆ سێو نەخۆم باشە وەڵڵاهی ئەخە معقولی لەو ساڵێمە هەر سووتین لە گەرمامە چیان لێ هەلەو ئەوە دەدەقابی ڕۆستون معقول نییە کاکە با بزانین لە چیان دێهات خەمەوم نیە ئەمە گەرمایەتی ئەرە وەڵڵا هینی کە تۆ زێر نا تۆ عەزیەت مەکێشە فەرموو ئەم گەرمای بێت چی بکەین ماشەڵڵا لێ بکە جوان مامە شاتر مامە شاتر بڕۆین وردە بە دوایانە بگەڕین باوردە و دەبستین بۆ دوان ئابگەڕێ خۆ ناکرێ ئەوە دانیشت وڵای ڕاستەکە دەهاتە عەفو قوربان وەڵای نەمزانی بۆ تاقی چاوم داوای لێ بردنەکە عەفو دەکەم ئەمە ساکەم دەبا بڕین دێنەوە کاک وەرە دوای من کەون وەرە وەرە پێیان السلام عليكم السلام عثمان لە شوێی بەساقم عثمان مانەوێ عوسمانتان بۆ چی ئێوە چێن جارە پێم بڵێن ئێمە کە سوکاری عوسمانی هاتوون کلیپ بکەین لێرە کلیپ بەڵێ زە چێتانەوێ لە من عوسمانمانەوێ بلەمانەوێ ئێدە شتێک وەرنە دەرەوە خۆتان بخورێنن منکو تەلەفۆن وان بە کارت و پارە نەبێ ئیش ناکەم بۆ خوریانی چی کاکە پاک و تەمیزی نێمە نا پارە مەخسەم پارەیە دەبە ساقی چاوم هەستی بێ بڵێ ئەم شتە جوانە چێگەڵتانە ئەوە
گۆرانی بێژەکەمانە سپۆنسەرەکەی تۆ جوانترم ئەوەی تا خۆ زۆر جوانی زولفیشی جوانە تۆزی خێراکە درەنگەدی بەسا ئەوە لا ئەوە خراپە عوسمان دانەوێت لەگەڵ سێوەخانەیە لە لای مەزبەحەکە لەوەیە بەڵێ عوسمان لەوەیە لەوێ تۆ بەرەوە با فێر نەبی چکە ئێماوەتی هەین هەر پارەمان وەرگتە کە عوسمان گیان گیان ئێستا چیرێکی خۆ بۆ گێڕمەوانە عوسمان والله ما شاء الله خۆش لۆکەیشن عوسمان ئاخە دەماڵتان بە قوڕ نەژێتە هەمووتان کردای وتم سێوەخانە باسەرێکی لێ بەم و لۆکەیشنێکی جوانمان پیشان باویتر والله ما شاء الله لۆکەیشنەکە و ئەمەngە جوانە پیا و حەزەکە سەیری دەی دەچەنە باسی باخینە عوسمان ئەمانە چین ئەمە عشرەتی منن ئەمانەی تۆن بۆ بێ من بڕۆم ئاخەزان خۆمە شێت و شت نین بابە یەک تۆز عەقلیان خەفیفەوەی چیکە دیارە ئەڵێم تۆ بمێنەرە کفتەکە وەربۆ لێنێم والله حەزمان لێتی دەست و چاو حەزمان لێتی چی کاکە منیشە خۆم کورە بابە دوو کفتەی لێنەوە بۆ خۆمە خۆی عوسمان تۆ نامێنێ کاکە دە هەستە درێنە ڕۆ فێری تۆنیش بوو ئای تا ئێمە چیمان گوت گەڵە بابڕ وەرە یەکەم جا لێ و تەسویرە دەبڕدی هەستە ڕاکە دی دوام کە بڕۆ وەرە مامەشە ئەوە چیە و جوانیە ئەوە ئەگەر تۆ چیەکەی لێرەمە ئیشمانەیە باوکەشەوەز ئەوەی ڕاستی بە دوای تو ئەگەڕام دام لە شوێ ئەزانی بێ ئەدەبی یعنی چی؟ چی؟ یعنی لە کاتی ئیشە مەوعید وەرگی ئاوە باوکەجان داوای لە بوردەکەم دوو لە دەبڕم کاکە دەبڕ وەرن کاکە جا وەرن دوام کەوت وەرن درێنە وەسە عوسمان با نەکەوت شانتان جووتکەن زۆر باشە لەگەڵ دەست پێکردنی تراکی دووهەم ئێوە بەس شارەتون بە نەبی هەر بەوای شار ئەوەیە باوکایی عازم بەرێ باش حازریت سەوت حازرە بۆستا بلە حازر بە حازرم ڕیکۆت عيناي ناي ناي عيناي ببيع الخوم ناي روجي هتا ايوادي تاو دجيرم بويالي هسي ورا أملا دي ورا أملا بابا كوغا باشا باشا واتم يلا عسيا يلا يلا